ساڵی 2023 ساڵی دامەزراندنی کۆمپانیایەکە کە پێشبینی دەکرا گۆڕانکاری لە دواڕۆژی مرۆڤایەتیدا بکات بە ئامانجی داهاتوویەکی بەردەوام. کۆمپانیایەک بە تەکنۆلۆژیای بەهێز کە پشت بە پاراستنی ژینگە و دابینکردنی باشترین ئەزموون بۆ کڕیارەکانی دابین بکات. ئەویش دامەزراندنی کۆمپانیایەک بوو بە ناوی تێسلا مۆتۆر کە ناوەکەی لە نیکۆلا تێسلای داهێنەر وەرگرتووە. پلانی تێسلا بریتی بوو لە بەرهەمهێنانی ئۆتۆمبیلێک کە بۆ هەمووان گرنگ بێت، ژینگە دۆست و خێرا و ئابووری دۆست بێت. بەڵام ماسک دامەزرێنەری ئەم کۆمپانیایە نییە، بەڵکو لەلایەن دوو ئەندازیارەوە دامەزرا. ئەوان دیدگایەکیان هەبوو بۆ داهێنانی ئامرازەکانی گواستنەوە کە بە وزە کار بکات. بۆیە لە هاوینی ساڵی 2023 ئەندازیار مارتن ئیبەرهارد و مارک تارپێنگین کۆبوونەوە بۆ دامەزراندنی کۆمپانیای تێسلا مۆتۆرس. کۆمپانیاکە بە ئامانجی دیاریکراو دەستی پێکرد پەرەپێدان و بەرهەمهێنانی ئۆتۆمبیلێک کە بە تەواوی پشت بە کارەبا ببەستێت. دوای چەند مانگێک لە خستنەڕووی کۆمپانیاکە دەرکەوت کە ئەوان ناتوانن ئەو بەرەپارەی کە خراوەتەوە بەرهێنانەوە سەرکەوتوو بن. بۆیە لەو کاتەدا ئیلۆن ماسک دەرکەوت و داوایان لێکرد بەشداریان لەگەڵدا بکات بە بڕی 6,500,000 دلار و کۆمپانیا ئۆتۆمبیلەکانی خستە بازاڕەوە. لە ساڵی 2008 و دوای هەندێک ناکۆکی ئیلۆن ماسک وەک بەڕێوەبەری جێبەجەکاری کۆمپانیاکە دەست بەکار بوو هەموو بەرپرسەکانی دوورخستەوە. لە دەرئەنجامدا ئیلۆن ماسک بووە خاوەنی کۆمپانیای تێسلا و توانی ئەو کۆمپانیای لە مایاپوچبوون و داخستنی ڕزگار بکات و ئەمڕۆژ ئەو بە یەکێک لە دەوڵەمەندترین پیاوەکانی جیهاندا دەنگێت. بەوردی بڵین ماسک توانی بەهۆی تێسلا و دامەزانی چەند کۆمپانیایەکی تر ببێتە دووەم دەوڵەمەندترین پیاوی جیهان و ئێستاش سامانەکەی بە 180 بلیۆن دلار مەزەندە دەکرێت